ئەمە بەشی یەکەمی کارگاکەمانە ئێرە ئەمە شیری حاضر دەکەن مەرحەلەی یەکەم یا قۆناغی یەکەم کە دەبێت شیری حاضر بکەین دروستکردنی ئەو چاوریە کە بوو شیری زیاد دەکەن ئەو چاورێک ئەمە بەکاردێنین ئێرە چاوری وەرگیراو لە شیرە کە لە وڵاتی نیوزلند بۆمان دێ 1970 چاوریەکەی تێدایە کە حەسەب ئەوانە لەسەر فۆرمولەکانی خۆمان دادنێن حەسەب هەر ئینتاجێک هەر بەرهەمێک کە چەندی دەبێ ڕۆنی تێدابێ نسبەی چاوری تێدابێ حەسەب ئەوانە عیاری دەکەن دوای بۆ ئینتاجەکەمان یا بۆ بەرهەمەکەمان زیادی دەکەن لێرە ئەوانە ئەمە دەکەینەوە لەناو ئەو جیهازە کە دەبینێن دادێنن ئەو جیهازانە حەلمی لەناو دەچێت یعنی گەرمای تێدایە ئەو چاوریە دەسەر مەرەوەدادن دەتوێتەوە بە حاڵەتی شڵ دەبێتەوە دێتە خوارێ دوای حەسەب ئەو ڕێژەیە کە دەبێت زیاد کەم بوو سەر بەرهەمەکەمان زیادی دەکەن لە ساڵی 2010 من ئەو بیرۆکەی بەرهەمهێنانی ماست لە هەولێرەوە کە بکەین دام بۆ کۆمپانیای کلیکری یۆنانیەکە کە ئەو شتە پێکەوە بکەین ئەو بوو لە 2011 ئێمە دەستمان بە ئاوراقی ڕسمی کرد تاسیسی شەریکە بە هاوبەشی بۆ ئەو تایبەتمەندیە بەوە بوو کە خارایەتی پێویست بۆ ئەو کارگێمان دەست پێ کرد بە هاوبەشی لەگەروان بەڵام بەهۆی زروفی خراپی کە گەیشتە سەر عراق لە ساڵانی ڕابردوو بە تایبەت 3 ساڵ پێش ئەوان ناتوانانی بەشداری بکەن لەگەرە من بۆ ئەو پرۆژەیە ئەو بەتەنیا لە 2014 وەک سەرەتایەکەی دەستمان بە بیناسازی کرد لە هەولێر هەروەهاش لە 2016 سەرەتایەکەی پاش 2 ساڵ بیناسازی و ماندی بوونش یەکجار زۆر لە هەموو ڕووەکەوە ئەو بەرهەمهێنان بەگشتی لە کوردستان لە هەموو ڕووەکەوە تایبەت خواردنە تحدێک زیاتر ئاسان نییە خەرچی تایبەتمەندی دەوێتن پەیدا بکەین هەر حاڵ توانیمان بەر لە ساڵێک پێش بەرهەمهێنان دەست پێکەین تەمان بەشێکی زۆری پرۆژەکە لە ڕووی بیرۆکێکەوە و چۆنیەتی و خەراییت و کڕینی ئامێرەکان لەژێر ڕێنەمایی و بیرروڕایی کۆمپانیای یۆنانیەکە بوو تا ئێستاش هاوکاریمان و باشیمە لەبەرەوەی توانیمان کە بە شێوێکی زۆر دەتانبرێن باش و پرۆفشناڵانە کارگەکەمان لە سەرەتاوە تا ئێستاش کە بەرهەمهێنان دەکەین کە بە باشی بڕوە. دوای ئەوە مەرحەلەی دووم و سێوم ئەوانە هەیە مەرحەلەی دووم ئەوەیە کە لەناو ئەو تانکانە ئاوی دێچێت ئەو بە ڕێژەیەکی دیاری کراو دێتەوە دوای شیری تۆز زیاد دەکرێتەوە ئەو سیستێمێکی کلۆزە چی دەکات بەخۆی شیری دەهێنێ شیری لەسەر ئەو جیازانە ڤالڤۆ گاسکێت ئەو شتانە دێت شیری سەحبی دەکات دوای تێکەڵی ئاوی دەکات ئەو ئیشە هەر بەردەوام دەکات حتا ئەو ڕێژەی شیر کە دامان ناوە زیاد بکرێت بۆ بەرهەمە تەواو دەبێت کە تەواو کرا ئەو دەمێ ئەو ڕۆنە دەستە ناو تانکەکە ئەو دا شیر لە مەرحەلەی یەکەم حاضر دەبێت ئەوە بەس شیری حاضر کراو دەبێت بەس هیچ عملێکی تاقیمە تەجنیسە یعنی پاستوریزیشن لەگەڵ هۆمۆجنایزیشن بۆ نەکراوە. مختبرمان ئەوانە کە لە مختبەر ئیش دەکەن دێن نمونەی خۆیان وەردەگرن تێ نمونەیان وەرگرت کە دەبینن حەسەب ستانداردەکەمان کە ستانداردەکانمان تەواو بوو چی دەکەن ئەوە بۆ جەماعەتی کۆنترۆل ڕوم ئەو بەشێکە کۆنترۆلی هەموو کارگایی دەکات بۆەوەنە ئینفۆرمی دەدەن دەڵێکا کە دەتوانێت ئیشەکە دەست پێ بکەیت ئەوانە ئەو تا خەتوەکان دەست پێ دەکات
شیر لەوێ کە حاضر بوو ئامادەیژە دەست پێ دەکات یەکەم جار بە پلەی گەرمی 65 دەچتە ناو پاستۆرایزیشن لەوێ گەرمی دەکا لە پلەی گەرمی 65 پێی دەڵم پر هیتینگ یعنی بەس گەرمکردنی بدایی گەرمی دەکات دێنێرێتە بۆ جیهازی هۆمۆجنایزیشن وەکو پیستۆنی سەیارەیە ئەوە چی دەکا ئەو چەوریە ئەو شیرەکە لەناو ئاو تێکەڵ کراوە ئەوانە هەمووی وەکو یەک دەکا چی دەکات مثل ئەو ڕێژەی چەوریەکان لەناو هەموو شیر وەکو یەک بە قیاس یەک بە قابارەی یەکی دەکا کە پێی دەگوترێ هۆمۆجنایزیشن تەجنیس دوای ئەوە کە هۆمۆ خلاص کرا دێنێرێت دیسا بۆ جیهازی پاستۆ ئەو بەشە زۆر گرینگە بۆچی پلەی گەرمی ئەو شیرە کە دەبێت بگاتێ ئەو حەدا کە هیچ مایکرۆ ئۆرگانیزم لەگەڵ هیچ باکتری ئەو تشتانە تێدا نەمێنێت دەگەینێتە پلەی گەرمی 91 دەرەجە پلەی گەرمی 91 سلیلزی دەگەینێتێ دوای چ دەکا دوای دەهێنێتە لەسەر بەشێکی تر لە ناو هەر جیهازی پاستۆ دەست بە ساردکردنی دەکا یعنی پلەی گەرمی 90 دەهێنێتە پلەی گەرمی 65 دوای 65 دەهێنێتە گەرمی پلەی گەرمی 50 45 30 ئەوە دەهێنێتە خوارێ حتا دەگاتە پلەی گەرمی 4 کە پلەی گەرمی 4 بوو ئەو جار دەستە بەشی دووەم کە پێی دەگوترێت بەشی زیادکردنی خەمیرە مختبەرمان کواڵیتی کۆنتترۆل لە خۆی دەگرێت کار شتێک لەم کۆمپانیایە بەرهەم دەهێنرێت دێتە مختبەر نقطەی ئەساسی مختبەر سێ فەحسی زۆر گرنگ لە خۆی دەگرێت بە شێوەیەکی عام فەحسی کیمیاییە فەحسی فیزیایی فەحسی بایۆلۆجی فەحسە کیمیاییەکان بە شێوەیەکی گشتی ئەم جۆرە فەحسانن ئێمە لە مختبەر ئەنجامی دەدەین دیترمینێشنی فات دەکەین بە جیاز و بەدەست نسبەی پرۆتین دیاری دەکەین فەحسی گێڕبەرە فەحسی تایدرۆبڵ ئەسیدیتیە چەندین فەحسی ترە دەیکەین ڕۆژانە ئەمە فەحسی یومی خۆمانە فەحسی دووەم کە بریتێ لە فەحسی بایۆلۆجی ئەمە فەحسی مایکرۆبایۆلۆجی تێستی پێ دەڵێن ئەم فەحسە کاتێک دەکرێت کاتێک پرۆداکشنمان هەبێ واتە بەرهەممانە بێت کاتێک کە ماستەکە دروست دەکەین ئێمە ئەو ماستە وەردەگرین فەحسی مایکرۆبایۆلۆجی بۆ دەکەین تا بزانین ئەو ماستە تا چەند خاوێنە و شیاوی خواردنە دوو جۆر دەکرێت بە دوو جۆرەوە ئەویش بریتە لە فەحسی مۆڵد و یەست کە فەحسی کەڕوون لەگە فەحسی کۆلیفۆرم لەگە سالمۆنێلیا ئەمە بۆ فەحسی مایکرۆبایۆلۆجی فەحسی ترمانەیە فەحسی فیزیکەڵە ئەمە فەحسێکی یومیە کە تێمپریچەری شیرەکان وەردەگرین هیماستەکەی وەردەگرین و وەزنیان وەردەگرین وەزنی سافی چەندە لە هەموو مەرحەلەکان کە بە چەند ستێپدا دەڕوا لە هەموو مەرحەلەکان ئێمە وەزن و تێمپریچەریان وەردەگرین وەک تا ئێستا لە ماوەی ئەو ساڵە ئێمە دەوروبەری 12 جۆر و بە سایزەوە تەوان ماست و هەروەهاش ماستا بەرهەمهێنان دەکەین لە چەمانجی داهاتوو بۆ بەرهەمهێنانی پەنیریش دەڕۆین برمەکاینەکانی هەموو کارگەکەمە سەرەوەی 190 ئەوروپیە بە باشترین دیزاین و ئامێرەکان باشترین شروتی ستانداردی جیهانی بەڕاستی تێدا هەیە ئەوە بوو هۆی ئەوەی کە لە ماوەی ساڵێک بتوانین سەرکەوتنێکی باش وەک دڵبا بتوانین تۆمارکەین لە بازاڕەکانی کوردستان و عێراق و گشتی. ئێرەکە ڕۆنەکەمان لەسەر ئەوانەدانە لەسەر ئەو جیازانەدانە دوای فەترەیەکی دێن چاوی لێ دەکەن کا بزانن ئەو ڕۆنانە تواوە یانە هەرەوە کە دێبینێت تۆزەگە و ڕۆنانە هێشتا مایتی بتوێتەوە بە کامیلی دەرکەی دادەخەن کە ها بە مەزبوطی بتوێتەوە دەچنە سەر تانکێکی تر لەوێ چاوی لێ دەکەن ئەو ڕۆنەکە حازرە ئێستا ئەو ڕۆنە زیاد دەکرێت بەو بەرهەمەکە لێرە حازری دەکەن کارەوە لێرە بۆ خۆتان دێبینێن شیرەکێژی زیاد دەکرێت
شیرەکە چۆن زیاد دەکرێت کە هەروە بەحسمان کرد ئاو دەچتە ناو تانکەکە دێت لێرە شیری بۆ زیاد دەکا شیری بۆی زیاد کرد بۆ خۆی حەلی دەگرێت دەبەتە لە ناو تانک ئەو عملیە بەردەوام ئەنجام دەدا حتا شیرەکە تەواو بێت. ئەو شیرەکە دەبینێت هەر بەکو شیری کە مەسەن لە وڵاتەکانی ترکی مەسەن شیر زۆرە ئەوەنە هەلی دەگرن چاوراتی لێ دەردەهێنن دوای بە هێندێک خەتەواتی خۆیان هەیە سپرای فراشە ئەوانەیە شیرەکەی وشکی دەکات شیرەکەیان کە وشکی کرد وەکو ئەوانە وەکو پاودری بەکاردەهێنن ئەو شیرە چاوری سەدایەکە پرۆتێنی 32 لاکتۆزی 3.4 ئەوانە هەموو وەکو نهێنیەکانی معمەل بەکاردەهێنن کە هەر کەس پێی ناخۆشە کە مەسەڵ ئەو نهێنیانە ئاشکرا بکە ئەوە وەکو نهێنیەکی لەناو مامەلی بەکاردەهێنن. ئەو جیازە پێی دەگوترێت پاستوریزیشن ئەو جیازە کە تاقینی دەکا قاوینی دەکە شیرەکە چی دەکە شیر دێت ئێرە لە پلەی گەرمی 65 دەرەجە بدایەتی دێت ئێرانە دوای دێنێت کە سەر جیهازی هۆمۆ تەجنیس کە ئێستا دەچن چاوی لێ دەکات دەستێوێت تی سات دەگەڕێنێ ئەو جا دەست بە خاوینکردنەوە دەکە خاوینکردنەوەیکی چۆن خاوینکردنەوە ئێرە هەر لێرەش دیارە ئەو شیرە حتا پلەی گەرمی 92 پلەی گەرمی دێنێت دوای پلەکان سەبر دەهینە خوارە حەسەب ئێرانە بخۆی تەبەقەیە یەکێکیان شیرە یەکێکیان ئاوە شیر ئاوی گەرم و ئاوی سارد هەم گەرمی دەکەن هەم ساردی دەکەن لە 91 دەهینە پلەی گەرمی 65 لە 65 بوو 45 بوو 20 دوای دەهێتە پلەی گەرمی 4 ئەوانش لە چ کۆنتترۆل دەکرێت هەمویان لە کۆنتترۆل ڕۆم هەموو سیستەمەکانیش ئەوروپینە هەموو سیستەمەکانیش لەوێ هەموو دیار دەبێت چ خەتایەکیان هەیە چ فۆڵتیان هەیە چ مشکلێکیان هەیە. ئەوە جیازی تەجنیسە جیازی هۆمۆجنیزیشن ئەوە چ دەکا کە شیر لەوێ حاضر کراوە قەبارەی ڕۆنا قەبارەی شیرە ئەوەنە هەموو لەگەڵ ئەو وەکو یەک نین ئەو جیازە چ دەکە وەکو پێستۆن کە لێرە دیارە لە شیری دەدا کە لە شیریدا هەموو قەبارەکان شکلەکان هەموو شتێکان لە یەک شیر وەکو یەک دەکا ئەوە پێی دەگوترێت جیازی تەجنیس جیازی هۆمۆجنیزیشن ئێرەژی نهێنەکانی ئێرە چیە ئەو بارانە ئەو زەختێکی لەسەرەوەنە لێ دەدا چەندی بار بەکاردێنین 200 بار بەکاردێنین تو یعنی بە 200 بار پاڵەپەسووی 200 بار لە شیری دەدا کە وەکو یەک بکە قەبارەکانی وەکو یەک بکە مامەلەکانی تیرش کارگایەکانی تیرش دەتوانن ئەو بارە بکەی خۆیان بەکاری بێنن. بێگومان هەر تو بیزنسە چی دەکەی سەرەتایەک کەمە ئسترێسی هەرتێدا هەیەەوە شک نییە بەڵام لەبەرەوەی کە ئێمە بەڕاستی دەماویست شتێکی زۆر باش بکەین نەک شتێکی ئاسایی بکەین ماست و ماستاوچین نا ئاساییبی چکاکە زۆر ئاساییبی بەڵێ خەڵ لە ئێرانی تووشەکەی دەکات کردو باسم کرد بەڵام ئێمە بەڕاستیار و باسم کرد بە شێوەیەکی زۆر ئستانداردی زۆر پێشکەوتوو دەکەین ئەو سیقەمان هەبوو کچکە ئەو بیر و باوەڕەکەمان بۆ هۆی ئەوە ئامێرەکان ستافەکەمان بۆ هۆی ئەوەی کە هاوکارمون کە شتێکی باش دروستکەین کاواتە شتی باش دەتوانی کۆنتترۆلی بازار کەمیان زۆر بکە بتوانانی منافەسەی بەرهەمەکانی بیانی بکاتن لە ڕاستیدا ئسترێسەکە کەم بوو بەڵام حقیقەت کە ئەو ساڵەکە ئەمە بەرهەمهێنان دەکەین فرۆش دەکەین 180 شارەکانی عراق کوردستان تەواو بەگشتی و عراقیش زۆر بەهرە زۆری بگشتی لە دەکات 180 ئێمە فرۆشمان هەیە. ئێرە بەشی سێمی کارگایەکەمانە ئێرە چ دەکەن ئەو شیرەکی لەوێ حاضر بوو هەوینی تێکرا کە پلێگەرمی چارە لێرە دێت بوو ئەو جیهازانە پلێگەرمی 45 دەرەجە بوو پلێگەرمی 45 ئەوەش نهێنیەکە بۆ خۆی کە ئەو هەوێنەکە زیاد دەکەن لە پلێگەرمی 45 ئیش دەکا ئەو جیهازانە ئیشیان بەس داگرتنە بەس بخۆی ئێرەش نهێنیەکانی زۆری تێدایە هەوای ناو مامەلێ
ئەمە فیلتێرماندانەوە لەسەر هەر جیهازێک ئەوانە هەوای نامامەلی بخۆیان حەلی دەگرن خاوینی دەکەن فرێدە ناو جیهازەکان فرێیاندا ناو جیهازەکە هەوا بە ناو جیاز دێتە دەرێ حتا هەوای نامامەل نەچتە ژوورێ ئەوە یەک دوومەکە قابەکان بخۆمان دادەنین بخۆی جیاز هەلی دەگرێ تێدا کە دادەگرێ دوای دەستە جەیەکی تر ئەوەی دەکا کەپسی دەکا دوای کەپسی کرد تاریخی لەسەر لێ دەدا دوای لەسەر ئەو ئەرەبانانە دادەنرێ دوای ئەو ئەرەبانەنرا دەستە قۆناغی چارڕم بەس وەختوکە ئێرە کاسەکان هەڵدەگرێ هەر جیهازێک بخۆی یووی هەیە ئۆڵتراڤیۆلەت چ دەکا ئەو قابە خاوێن نییە ئەو قابە گەرمەسەن لە تورکیا دێت لە جێەکانی تر دێت هێشتا خاوین نییە یووی چ دەکا عەشای مافۆق بەنەفسجیە خاوینی دەکا و کاسەکان دوای دەستە بەشەکەی تر بوو داگرتن ئێرە بەشی چارەمی کارگاکەمانە پێی دەگوترن ئینکیوبیشن ڕۆم یعنی ئەو غورفەی گەرم لێرە چ دەکەن شیرەکان لەناو ئەو کاسانەکە تێکرا لەسەر عەرەبانەکان دێنە لەو غورفانە ئەو غورفانە گەرمە پلەی گەرمی چەندە 45 دەرەجەیە ئەو شیرە لێرە دەمێنێ بۆ ماوەیە کاژمێرێک 4 کاژمێر یا 3 کاژمێر یا 5 کاژمێر دوای 4 کاژمێر چ دەکەن دێن بە جیازی pH متر کە pH دەخێنێتەوە ماستێکیش دەکاتەوە حەوێن ئیشی کردووە ئەو شیرە کردە بە ماست ئەوە چ دەکا ئەوە دەکاتە ماست ئەو هەوینە ئەو شیرە دەکاتە ماست ئەما دێن بە جیازی pH متر چاوی لێ دەکەن ستانداردێکمان داناوە دەڵێن کە مەسەن pH ئەگەر گەیشت بۆ 4.7 ئەو شیرە دەبێت لەوێ دەر ئەو ماستە دەبێت لەوێ دەربینی لەو غورفەیە گەرم بینی دەرێ دەبێت لەوێ زۆر نەمێنێ زۆر بمێنێ ماسەکە ترش دەبێ پێچەکە بەرز دەبێ ستانداردەکەمان 4.7 پێچە کە لێرە ماسەکە هاتە دەرێ ڕاستە خۆ دەبێت سارد بکرێ ئەوە چ دەکات لە تەنیشتیەوە بەڕادێکمان هەیە پێی دەگوترێت تەبرید سەری تەبریدی سەری ئیشی چیە یعنی ساردکردنی خێرا ئیشی چیە لەوێ پلێگەرمی 45 بوو کە دێت ئێرە مفاجعان ساردی دەکا دەبێت ساردی بکە هەتا هەوێنە ئیش نەکا ئیشی هاوینی ڕاوەستێنێ هەتا ماسەکە ترش نەبێ ئێرە قۆناغی پێنجەمی کارگاکەمانە بێگومان بە تایبەت ئێران هاوڵاتیان نیمە دەزانن کە لەوێ کۆستی هەموو شتێک زۆر زۆر کەمترە لە کوردستان ئەوە شتێکی زۆر زۆر شاراوەیە بۆ نمونە کارەبا بەردەوامە لایمە کارەبا بەردەوام نەک بەردەوامی زۆر خراپە تەوان ئەوە کولفە گەرگ زۆر دەکات سەرڕایەوەش موچەی کارمەندان و کرێکار لەوێن دەردەوروبەی 150 دلارە بەڵام ئایا لێرە بە 150 دلارە بێگومان نەخێت دوقات و سێقاتە و زیاتر لە ئێران و تورکیا حکوومەت زۆر دامی بەرهەمهێنان دەکات لە هەموو ڕووەکەوە خەڵکێک دەرێت احتیمال حکوومەتی ما بڵێتن ئێمەش دعم دەکەین بە زەویدان دعم ناکە تو زەوی دەدەیت تەنها دامەکی بچووکە بەڕاستی شتیکە خزمەتگوزاریەکانی دیکە پێویست هیچ شتێک لە سنووری ما کە لێرە مەتیقەی تیماری گەورەی پێدەگوترێ کارگەکانی زۆر گەورەی بەرهەمهێنانی بەگشتی تێدا هەیە لێرە هیچ دعمێک ئەبەدەن وجودی نییە هیچ زادەکان خۆرە کارەبا نییە ئاو بە زەحمەت مۆڵەتی بیرلێنانمان دەخینە ئایا مەحمەلی ماس بێ ئاو دەبێتم ئایا ببێ کارەبا دەبێت ئایا ببێ شەقام دەبێتم هەموو قوڕاوە زستاندا دێ سارەکان ئاسی دەبێتن یعنی بەڕاستی کللیمەکە جوانیە بەس ئەمەنتیقەوەی ببینن بە پرسانیمە کارە ساتاویە پرۆژێکی زۆر گەورە ئێوە بینیتان احتیمال بڕوانەکەن شتێکی وە کە لێرە دروست کرایە لە ژۆرەوە بەڵام دەورۆکەی دەتان برێن نیمسە وێرانەیە ئەو شتانە لە وڵاتانی دیکە نیە سەڕای کە حکوومەتیش دعمی مادیش دەکە لە ئێران و تورکیا وڵاتەکانی دیکە بێگومان لەبەرەوەی ئەو هۆکارن کە کولفاواتە کۆست زۆر دابەزیتن لەو حالەتانە ئێمە ئەو کێشەیەمان هەیە کە شتیمە تێچووەکەی بەرزترە لە ئێرانی و تورکی ئەوە دەبێتە هۆکار کە ئەمە نەتوانین بە نرخێکی گونجاوتر لەوان بفرۆشین بەڵام ئەگەر نرخەکانی هەرزانتر دامان بە بازار شکم نیە سەتانەوە و قسووری بەکارهێنەرامان هاوڵاتیان بەرهەمەکانی ئێمەمانان دەخۆ بەتابەوەی کە لە کوالیتیەوە باشە.
ئێرە بەشی کۆنتترۆڕوومی کارگاکەمانە سیستمەکە چۆن کلۆزە هەموو ئۆتۆماتیکە ئۆتۆمیشنە هەموو شتەکان هیچ لەسەر ئەو چارشاشەیە دیارکراوە کۆنتترۆل دەکات لەسەر هەموو معاملەی لە هەموو کارگاکە لێ لە دیار دەکات کە مەسەلەن ئەو شیرە بە کام ڕێگادا بڕۆ ئێستا کام جیهازی بە چ پلەی گەرمێکی بڕۆ هەموو لێرە کۆنتترۆل دەکرێت یعنی ئێرە دڵ و مشکی کارگاکەمان لێرەیە هەرچێکی ئالارمێک فۆڵتێک خەتایەکی بدە لێرە هەموو دیار دەبێت. قەبارەی بەرهەمهێنانی باز دەکەم سەرەتایی کارگەکەمان ڕۆژانە دەتوانێت 100 تۆن بەرهەمهێنان بکە کە ڕقمەکی گەلە گەورەیە تەسەوڕ دەکەم لە کوردستان بۆ حەزمەن وجودی نەبیتم سەرڕاوی باش باسی شم کرد کە لە ڕووی ئامێرەکانمان جیاوازتر لە زۆربەی هەزۆری کارگەکانی دیکە ئێستا لە حکومەوەی کە دەزانن ئێمە ساڵەکە دەستمان بە بەرهەمهێنان کردیا بە ساڵک تۆ ناتوانانی بازار بە شێوێکی گشتی داگیریکەی بەڵام ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان و باشوور واتە بەغدا و شارەکانی دیکەی باشووری عێراق ڕۆژانە دەوروبەری 35 تا 40 تۆن فرۆشمان هەیە. ئێرە بەشی کارگاکەمان پێی دەگوترێ ماستی بە قەیماق یعنی ئەوەی کە سەرتۆی لەسەرە نفسی جێ شیر حاضر دەکرێت هەموو ئەمەلیەکان هەموو پرۆسەسەکان نفسی شدا یعنی نفسی تەریقەکان ئەنجام دەدێت بەس تەنیا یەک شت هۆمۆجنیزیشن یعنی تەجنیس ئەو جیهازێکی لێ دەدا شیرەکە وەکو یەک بکە ئەنجام نادرێت هۆیەکەی چییە؟ ئەو هۆیە دەبێتە ئەوەی کە سەرتۆ سەر دەکەوێت ئەو سەرتۆ ڕۆنا کە تەجنیسی دەکە ئەو سەرتۆ سەر ناکەوێت بەس بەو بەشە کە شیر دێت ئەو تەجنیسە ئەنجام نادرێت کە ئەنجام نادرا سەرتۆ سەر دەکەوێت شیر بەو بەشە دێتە سەر ئەو تانکانە لەو تانکانە کە وەکو پێشتر نیشاندرا هەوینی بۆ زیاد دەکرێت 5 دقا ئەو هەوینە لە ناو شیر تێکەڵ دەبێت دوای دەچنە بەشی داگرتن کە بە جیهاز و بە دەست دادەگرێت. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بازێکی گونجاو دابنێت سەر بەرهەمەکانی کە لێرە بەرهەمهێنانیان هەیە بۆ نمونە لە کوردستان دەوروبەری 15 تا 20 کارگەی بەرهەمهێنانی ماست لە ئاستی مامناوەند و بەرزدا هەیە دەبی بەرپرسانی تایبەتمان بیرکەنەوە کوردستانی 5 ساڵ پێش ئەم باسی 15 ساڵ 20 ساڵ پێش ناکەم کوردستانی 5 ساڵ پێش نییە 15-20 کارگە هەبێتن دەبی تۆ بیرکەوە بریکاکە من چ بکەم بۆ کارگەانە تەنها تو زەویت پێدا تو بچی بەرهەمهێنان بکە و هیچی دیکە وەرە هەستا حیمایە مامکات چۆن وڵاتانی جیرانەکان حیمایە بەرهەمهێنەرەکانی خۆیان دەکەن کارگەکانی خۆیان دەکەن باج دابنێ یەک بۆ دامی ئێمە کە دامی ئێمە دامەتی هاوڵاتیان کۆمەڵک دەیان کەس و سەدان کەس لەو کارگانە ئیش دەکاتن ئەوە یەک دووش بەخۆی حکوومەتی هەرێم لە وەزعی خراپی مادیدایە لە هەمان کاتیش دامەکە بۆویش ینی کوردەواری گوتنی بە بەردەگەت و چەند چشکان دەکوژیتن نەک دوانیش دەکوژیە کەواتە بۆ ناکرێتن بەڕاستی دانانی باج یەکجار زۆر گرنگە دەبێتە هۆی ئەوەی کە بەرهەمهێنەرەکانی ما زیاتر چاویان لەسەر ئیشەکەی خۆیان بینەوە هاوڵاتیانیش مرتاحتر دەبن ئەگە بەرهەمی خۆماڵی بەکاربینن.